فڕگەیەکی کەمان لەناو چاکوزیە یاخۆ لەناو ئاوی گەرمایە کە هەنێ تێبینی کەمان هەیە پێویستە هەموو لایەک بیزانن. دیارە ئەم هەنێ ڕێگری هەیە بۆ ئەو کەسانی کە کێشەی دڵیان هەیە یان کارەبایی دڵیانین ئەبێ بەپێی ڕێنمایی دکتۆر و پسپۆری تایبەت بەکاری بێنن. واتە لە 5 دقە زیاتر بەپێی تایبەتمەندی کەسەکە لە 5 دقە زیاتر ناتوانێت لەناو ئەم ئاوا بمێنێتەوە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە وتمان دەماری دڵ دەمارەکانی خوێنبەرەکان و هەموو دەمار و ماسوولکەکان فراوانە بن. لەم کاتێک کە تەوژمی خوێن سەریع بێ دڵیش ئەبێت زیاد لێبات بۆ ئەوەی خوێن فریا بکێ خوێنەکە فڕێبات بەرەو سەرەوە. کەواتە ئەو فراوان بوورە زۆر جار هەیە چی ڕوئەیە فشاری خوێندا ئابازێت و تەوژمی خوێن خاوە بێتەوە دڵ ماندووەکە. بەڵام بە دەرنین ئەو کەسانە کە ئەبێ سوودی لێوەرگن کە کێشەی دڵیان هەیە بە دەرنین لەو جوڵانە بەڵام ئەبێ لەژێر ڕێنمایی دکتۆرا بێت. ئێستا جوڵەی ترمان هەیە لەناو ئاوە ئەتوانین بۆ نمونە جوڵەی یەکەم ئەتوانین زۆر لەسەر خۆمان سوود لەو کاتە وەرەگرین کە 10 دقە ئەو پەڕی بۆ کەسانی کە تەندروستن چارەکێک ئەو پەڕی لەوە زیاتر نابێ بمێننەوە وەکو وتمان پلەی گەرمی لەش بەرزەکاتەوە و کێشەی تەندروستی دروستەکە. ئەو کاتی کە سوودی لێوەرەگرین ئەتوانین پایدەر لێبین زۆر لەسەر خۆمان یعنی ئەو ماسوولکانە بە جوڵەوە لە هەمان کاتە خاوە بێتەوە یارمەتی دەرە بۆ فرێدانی تر شەڵۆکەکە بۆ دەرەوە و لە هەمان کاتە نەرمکردنەوەی بەستەرەکان بەستەری ئەژنۆ بێ بەستەری پاژنەی پێبێ هەج جوڵەیە کە بیکەین لەناو ئاوەکە پایدەر لێین دواتر بەس هەرە بێ ئاگامان لە کات بێ زۆر نەمێنینەوە. دواتر چیەکەین بە شێوازێکی ئاسایی دانیشین پەنجەکانی پێمان ئەم جوڵانە بۆ نەرمکردنەوەی ماسوولکەی پوزە و لە هەمان کاتە بەستەرەکانی پاژنەی پێ بەهێزەکە بە شێوازێکی ڕێک دائەنیشیت ئەشتوانی دووشێک لە دووشەکان بێتە بەر ماسوولکەکانی پشتە و ئەم جوڵەیە ئەنجام بیت قاچەکانە پەنجەکانی پێت بۆ پێشەوە پەنجەکانی پێت بۆ دواوە. ئەمە هەتا چەند جارێک ئەنجامی ئەی کە زانیت هەستێک کرد بە ماندوو بوویت ئەو کاتە پێویست هەوەیە بە پشووی پێبیت. دواتر کە زۆر گرنگە ئەوەیە خاوکردنەوەی لەش واتە پشودان لە ناو چاکوزیە. لێرە ئێمە لە ناو گرژیە کابووین یان لە ناو پلەی گەرمی ئاوێکی ساردا لەشمان تووشی گرژبوونێک بوو بێت یان ماندووبوونێک لەسەر پێویستمان بە خاوبوونەوە هەیە. بێجگەلەوەی کە لەشمان خاوە بێتەوە ماسوولکەکان پێویستمان بە ڕیلاکسی و ئارامبوونەوەی مێشکمانە. بەو شێوازە سەردا ئەنەیت بە تایبەتی ملە بۆشایی تیان نەبێت ملە ئەنەیت بە قەراغی بڵین چاکوزیەکە دواتر دەسەگری بە قەراغی شوێنی ستاندەکە یاخۆ شوێن دانیشتنەکە و لەشی خاوەکەیتەوە قاچیشێ با لە هەوا بێ یعنی کاڵین لە هەوایان لە دەرەوەی ئەرزەکە بەرزەکەیتەوە بتێنێتەوە کە لەشە خاو کردە خۆی ئەو تەوژمی ئاوە بەرز دەکاتەوە بۆ سەرەوە چەندێ بتوانی لەشە خاو بێتەوە تەرکیز کەیتە سەر ئەو ناوچانەی کە کێشەی تایە بۆ نمونە گرژە ئازارە بۆ نمونە هەشتێکە تەرکیز بخەرە سەری خۆدا ببڕێنە لە ژینگەی دەرەوە و هەناسەی قۆڵی شەڵمژە و چاوە بنوقێنە تەواو ئارام لەشە تەواو خاوکەرەوە لەگەڵیان نەک لەشە خاو و مێشکی گرژ کەواتە زۆر گرنگە چەنێ بتوانین ئەگەر زانیت تەوژمی ئاوەکە ئەو هێنێ و ئەو بە خۆت بەدەستێ لەسەر خۆ دەستی بگرە بە دیوارەکەەوە و خۆشە ملێ چەسپانووە یاخود سەرت چەسپاندووە لە قەراغی چاکوزیەکە بۆیە ئەتوانی بۆ ماوەی 10 دقەیەک ئەم خاوبوونەوەیە ئەنجام بیت شەرت نییە هیچ جوڵەیەک بکەی ئەگەر کردیشە ئاساییە 5 دقە بۆ ئەوە 5 دقە بۆ ئەوە ئەگەر نە بەس تەنها بۆ خاوبوونەوە بۆ ئەوەی تەواو لە سوودی لێر و تەواو ئارام بەخشە و هەموو ئەو سترێس و نائارامی و ناڕەحەتی کە لە ژینگەی دەرەوە هێناوتەتە ناوە نەجاتێ بێ ڕزگارە ئەبێ و سوودێکی زۆر زۆرێ. ئەم بەکارهێنانی چاکوزیە ناکرێ هەموو ڕۆژە بەکاری بێنی لە هەفتەیەکە 2 بۆ 3 جار ئەو پەڕی خۆ ئەگەر هەر نەکرا هەفتەی ڕۆژە زۆر گرنگە. ئەتوانی بڵێن جێگرەوەی شێلانە جێگرەوەی
جەوەنەی گەرمە یاخود بەردی گەرم یاخود ئەو گەرم کەرەوانە بۆ بە شێوازێکی زانستیە کە یارمەتی دەرە بۆ جەستە هەمووی پشووی پێەیە وە سوود بەخشە.